درباره ویکی جبو شروعین زیادتر من میوانه کی دیگه برای میروان احمد شروعکار سیاسی لویرجینیا امریکا دادگل مدابیتن برای میروان شباش و خواندن آواز جبو بیروشه چیه اف ایرشن اسرائیل و ایران روش حالاتا نواراز بر بکو داده بان هیوادارین ڕەوشەکە بەرەو ئاڵۆزبوون نەڕوات و بەرەو هێوەربوونەوە بڕوات چونکە نە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نە جیهان بەرگەی لەوە زیاتر ئاڵۆزی ناگرێت. رووسیا ئۆکرانیا لەلایەک، ئەمریکا خۆی کێشەی ناوخۆی و کێشەی هەڵبژاردن و ئێران و ئیسرائیل. ئەمە ئێران ئەوێت وا بچەسپێنێت کە ئەمە حەقی ڕەتدا لە بەرامبەر ئەو هێرشەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا بەرامبەر بە سەفارەتی ئێرانی لە سووریا کرا کە دەڵێ سەفارەتی ئێرانی وەک وایە خاکی ئێران بێ، ئێمەش حەقی ڕەتمان هەیە. بەڵام هێرشەکان دەرگای کردەوە بۆ ئیسرائیل کە جیهان ڕاکێشێ بۆ جەنگێکی وێرانکەر. بەداخەوە پێدەچێت جەنگێکی وێرانکەر لە ڕێبێ تەنها وەکو چۆنەڵی بنزین بە ئاگداکردنە هاچە نەخۆی بردمانکردنی کنسولخانەی ئێرانیش لە سووریا کردنی بنزینەکە بوو بە ئاگرەکەدا و ڕاکێشانی ئێران بوو بۆ جەنگەکە. ئێرانیش دەبوو ئەمە بکە بۆ حەقی ڕەدی خۆی هەر لەبەر خاتری ئەوەی کە جەماوەری ئێرانیش نەڵێن ئەم وڵاتە خۆی بە خاوەنی چەک دەزانێت و وا بەرەوچەکی ئەتۆمی دەڕوات ڕادێکی نییە بەرامبەر بە ئەم هێرشانە ئیسرائیل. بەڵام من وای پێدەچم ئیسرائیل لەم کاتەدا توانی ئێران ڕاکێشێتە ناو جەنگێکەوە و لەم حاوەلەی ئەوە شایە پشتگیری نێودەوڵەتی بۆ خۆی پەیداکات هەتاکو بتوانێت لە ڕێوە پشتگیری نێودەوڵەتیەوە هێرشێک بکاتە سەر ئێران، بە تایبەتی هێرش بکاتە سەر ئەو شوێنانەی کە پێدەچێت ئێران خەریکی دروستکردنی چەکی ناوەکی بن کە ئەمە میروان ڕۆڵی ئەمریکا چۆن دەبینی؟ پێت وایە ئەمریکا ڕۆڵی ناوبژیوانی دەبێنێتن یاخود ڕۆلی لایەنێک بە سەلانێکی دیکەدا دەستەپێنێ؟ تا ئەم ساتە کە چەند کاتێک تێپەڕیەوە بەسێ هێرشەکانە کۆشکی سپی تا ئێستا بەڕەسمی تا ئێستا لە کۆبوونەوەدان وەکو پێشتر چاودێریم کرد تا ئێستا لە کۆبوونەوەدان تا ئێستا بەڕەسمی ئەویان نەکردووە قسێ بکەن بڵێن ئێمە ڕەتمان چییە بێ لەم. بەڵام بایدن بە شێوەیەکی فەرمی ئەڵێت ئێمە پشتیوانی ئیسرائیل دەکەین لە هەر هێرشێکی ئێرانی. لەوە زیاتر تا ئێستا ڕوون نییە ئایا ئەمریکا دەبێتە لایەنگری شەڕەکە کە ئیسرائیل دەیەوێت ئێران ئەمریکا ڕاکێشێتە ناو شەڕەکە، ئێرانیش دەیەوێت وەکو حەقی ڕەت سیر بکرێت، نە ئەمریکا و نە هیچ وڵاتێکی تر تداخلی شەڕەکە نەکەن و ئەوە تا بە ئێران بەڕەسمیش تهدیدی هەر وڵاتێک دەکات کە تداخلی ئەم شەڕە بکات. بەڵام هاوپەیمانان ئەوروپا بەڵێ. زۆر سپاس بەڕێز میروان ئەحمەد شروعکاری سیاسی لە ڤیرجینیا ئەمریکا دگەلما بووی گەلێک سوپاس هین هەرە بن سپاس بۆ شروعین وە.